لە شاری سلێمانی کامێراکانی پوینت و پوین دەکەونە کار واتە ئیتر لەمڕۆ سزای لەسرە کامێراکان لە تاسوجەوە هەتا دوکان دانراون کامێراکان جیاوازن جا منم شەو زانیاری زۆرم کۆکردەوە لەگەڵ وتە بێژی هاتوچۆی سلێمانی قسەم کرد لەسەر شێوازی کارکردنی سیستەمەکە لەسەر لەگەڵ چالاکوانێکی باری هاتوچۆ قسەم کرد لەسەر ئەم سیستەمە بە کورت و پوختی بە بۆتان ڕوونکەمەوە یعنی بەڕاستی ئەمە زۆر ترسا بووین لەم کامێرانەی دیاریکردنی تیژڕەوی بەڵام بە هاوشێوەی کامێراکانی پێشوو کە دادەنرا بۆ نمونە دەوترا لەم شەقامە لە سە بڕۆ بۆ نمونە لە پیرەمەگرونەوە تا بۆ نمونە فڵان شوێن ئەولادەیە تا قەداکەی کە لەسەر نجادەکەی تایرە لە سە بڕۆ تۆ ئەتوانی لە سە بڕۆی نۆ نمرەش نۆ پۆینتیش بە زیایە دانراوە واتە نۆ نمرەدانراوە بۆی شۆفێر جاری وایە شۆفێریەکەی داڵغەتە ڕوا شتێک گێ بە مێشکتا دڵە لای گێچەکە نامێنێ نۆ نمرەشدان نراوە بە زیایە واتە کەوتراوە لە سە بڕۆ تۆ هەتا سە و نۆش لەسەرت نانووسرە ئەمە یەک دووەم کە نووسراوە لە هەشتا بڕۆ تا هەشتا و نۆ لەسەرت نانووسرێ ئەمە دووەم سێهام ینی ئەو ڕێگەیە لە هەشتا کەمتریتیان نییە ینی تۆ لە تاسوجەوە هەتا دوکان ئەتوانی بڕۆی لە هەندێک مەسافە ئەویش دیاری کراوە قەدعە دانراوە نشۆ کە قسەم لەگەڵکردن پێشنیارەوەمان کردیانی کە قەدعە زۆرتر بێ خۆیانەوەیان لەلایەڵەن قەدعە پێویستە زۆر زیاتر دابدنێ لەوەی کە هەیە ینی بۆی هاوڵاتی بزانێ لەکوێ هەشتا ڕۆ لەکوێ ساڕۆ ئەڵەن هەمووەوانە چاکەکرێت لەمێک دو ڕۆژەیە هەر ئێستش بۆ خۆی دانراوە قەدعەکان هەموو دانراوە لەکوێ هەشتا ڕۆی لەکوێ ساڕۆی ئەمە ینی بۆی کە هاوڵاتی بەرچاوی ڕوون بێ ئەوەی کە تۆزێک جیاوازترە ئەوەیە پێشتر کە کامێرێک دانرا بەڕاستی زۆر زار خۆشمان گلەیەوەمانە کرد ئەمانە دەمە تەڵەی کامێرایە ئەمە کامێرایی چاودێری نییە یعنی لەپڕ لە پەنا بەردێکەوە لە پەنادارێکەوە لە پەنای سنۆبەرێکەوە یان سیارەیەک سنووقەکەی هەڵا بۆ و کامێرێکی ڕوتێکردبووین لە پڕ نەمانەزانی چییە ینی لە پڕ بۆمان دروستە بوو ئێستا کە تۆ لە تاسوجەوە دەچی تا دوکان هەتا ئەوێ لە ژێر چاودێری کامێرایی بەڵام وە گوتم ئەوە نییە تۆ هەتا ئەوێ ئیتر کامێرا بۆ دانرابێتەوە لە 6 بڕۆی و خاوە خاو بکەی کە نووسراوە هەشتا تا هەشتا و نۆش بڕۆ ئاساییە ینی پێویست ناکە خاوە خاویش بکەی کە نووسراوە سە تۆ تا 109 بڕۆ ئاساییە یعنی تۆ ئاسایی توانی لە سە بڕۆی ئەنجا یەک پرسیار لای هاوڵاتیان زۆر دروستە بێ ئەویش مەسەلەی ئەم خولەکانەیە بۆ نمونە تۆ لەم کامێرەیەوە تا لە کامێرەی دووەوە بۆ کامێرەی سێ 5 کیلۆمەترە بە تۆ ئەڵێ بە 10 خولەک بێ بڕا سیستەمەکە ئۆتۆماتیکی دەڵێ کە ئەم نێوانە بۆ نمونە ئۆتۆمبیل ئەگەر لە سا هەشتا بڕوە ینی لە هەشتا بڕۆی بۆوەندە خولەکەی بڕی لەبەر ئەوە شۆفێر پێویست ناکە بیر لەوە بکاتەوە بە چەند خولەکەی بڕێ و سەیری خولەک بکە تۆ واز لە خولەکەکە بێنە خولەکەکە پێوەستە بە سیستەمەکەوە یعنی تۆ ئۆتۆماتیکی کەوتراوە لە هەشتا بڕۆ ئەگەر لە هەشتا بڕۆی ئاسایی تۆ لەو ماوە دیاریکراوە یاسایی خۆیان ئەیبڕی کەوتراوە لە سە بڕۆ لەم کامێرەیە بۆ ئەو کامێرەیە لە سە بڕۆ ئەگەر تۆ لە سەش بڕۆی ئاسایی تۆ بۆ خولەکە دیاریکراوە ئەیبڕی کە بۆ دیاریکراوە یعنی ئەوە نییە پێدوابێ کە بۆ نمونە وترا 5 خولەک ئیتر تۆ بڵێ ئەی من چۆن ئێستا 150 ڕۆم و نا تۆزێکی ترەچم لایم چایەکە خۆمەوە و تۆزێک خاوێکەمەوە و ئەنجا ئەڕۆم بۆی بە خولەکەکە بێڕم نا هەر وەکو جاران ینی بۆ نمونە کە دیاری کراوە لە سە بڕۆ لە سە بڕۆ نۆ پۆینتیش هەر ڕەچاو ناکرێ یعنی حساب ناکرێ بەڵام کە نووسرا لە سە بڕۆ لە 100 بڕۆی 700,000 بۆ نووسرێ نووسراوە لە هەشتا بڕۆ تۆ لە 90 بڕۆی هەتا هەشتاونەوە کووتمان ئاساییە تۆ لە 90 بڕۆی 700,000 لەسەر حسابەکرێ بە هیوایەوەی هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن هەمومان پابەند بین سەلامەت بین بە هیوایەوەی ئەو کۆمپانیایە وا هاتوچۆ گرنگی با بە شەقامەکان باشتر بکە تاسەیتیان نێڵێ ینی هەموو شەقامەکانمان هێندە باش بن کە خۆمان لێ ڕازی بین خراپی ڕێگەبانەکان نەبێتەوە کاری ڕووداوی هاتوچۆ لە بەرامبەردا پابند بین بەو خێرای دیاریکراوانەی کە دیاری کراوە هەم هاتوچۆ ڕەچاوی وە بکە لاندێک شوێن نەنووسرێت 40 نەنووسرێت 60 نا لاشتا کەمتر نییە و وەکووتمان لە 100 زیاتر نییە تۆ بۆ خێرای دیاریکراوە بڕۆ و بە هیوایەوەی کەس غەرامەی هاتوچۆی بۆ نێتەوە کەس سزای بۆ نێتەوە کەس
ئەو سزا زۆرەی بۆ نێتەوە هەموو لایەکمان سەلامەت و پارێزراو بین بیرتان نەچێ ئەمڕۆ کامێراکان دەخرێنە کار بە ژماری دیاریکراو بڕۆن بە خێرایی دیاریکراو بڕۆن نەخاوتر ئیزدیحام دروست بکەن نەزیاتر لەوەشکە دیاریکراوە. بەڕێزان دەچینە هەولێر لەوێ تۆزە گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمان لەسەر تورکیای دوای هەڵبژاردن لەگەڵ زۆر بەڕێز کاک جێگر برادۆستی گفتوگۆکەم کە بەڕێزیان بەڕێوەبەری پەیمانگەی ناوینن بۆ پەیوەندیان نێودەوڵەتیەکان کاک جێگر سڵاو لێ بە بەیانیت باش پێمان بڵێ ئایا تورکیای دوای هەڵبژاردنەکان تورکایەکی نوێیە یان نا تورکیای ساڵانی ڕابردووە ئەوەی کە بینیومانە. بەیانی باشتر کاکەڕانکۆ سڵاو ڕێز بۆ بینەرانی کورسات نیوز. بە دڵنیایی ئەمڕۆ ڕۆژێکی تازەیە ڕۆژێکی نوێیە بۆ تورکیا. تورکایەک کە ئەردۆگان ئەو خەونەی هەیبوو کە بتوانێت بۆ 5 ساڵی دیکە ببێتە سەرۆک کۆمار ئەو بەرنامە و ئەجندایە هەیەی لە ماوەی ئەم 5 ساڵەیە جێبەجێ بکات بە تایبەتی کە دوا 5 ساڵی تەمەنی ئەردۆگانە هەم تەمەنی لە هەڵکشانە هەم جارێکی دیکە بۆی نییە کە خۆی کاندید بکاتەوە. ئێمە هەمومان دەزانین ئەردۆگان لەسەر ئاستی ناوخۆی تورکیا توانیویەتی جێپەنجەی خۆی دیاری بکات لە 2003 تا 2013 کاری زۆر باشی کرد. 2013 بەدواوە ئەردۆگانێکی تەواو جیاواز ئەردۆگانێک کە برسی دەسەڵاتە ئەردۆگانێک کە بربۆتە گیانی نێارەکانی. بۆیە پێشبینی دەکرێتن ئەم 5 ساڵی داهاتوو ڕەنگە لە ساڵ یەکەمە تا ڕادەیەک هەندێک نەرمی بنوێنێت بەڵام ئەم 5 ساڵی زۆر زەحمەت دەبن بۆ نیارەکانی ئەردۆگان کە ئێستا نیارەکانی ئەردۆگان لە تورکیا زۆرن ژمارەیان لە لانگرانی ئەردۆگان زۆر زیاترە. ئۆپۆزیسیۆن ئەگەر بیتوانی با کاندیدێکی باشی هەبا ڕەنگە لەگەر یەکەمە بیتوانی با ئەردۆگان بە دۆڕاندن بدات بەڵام لەبەر ئەوەی ئۆپۆزیسیۆن کاندیدێکی باشی نەبوو بۆیە شانسی ئەردۆگان زیاتر بوو کەواتە لە ئێستاە کۆمەڵگای تورکیا دوو بەشە بەشێکیان کە زۆرینان ئەوانە ببوورە ڕاتەگرم لەسەر قسەیەوە گرنگە ینی پێ دوای چ کاندیدێک دەیتوانی کێبرکە لەگەڵ ئەردوغان بکە هەرچەندە کەمال کلزارۆخلو دەنگەکانی زۆر نزیک بوون لە ئەردوغانێک کە 20 ساڵە هەموو شتێک خۆیەتی لە تورکیا دەستگای هەواڵگری پۆلیس وەزارەتەکان حکوومەت هەموو شتێک ئەوە بەڵام دەنگی کەمال کلزارۆخلو زۆر نزیک بوو لێەوە پێ دوای چێ بوو ئەیتوانی ئەوی شتێپەڕێنێ ئایا کرەم ئیمان مۆغلووە عەلی بابەجانە داود ئۆغڵووە کێن ینی لەو کەسایەتیانە کاکەڕانکۆ خەڵکی تورکیا لەگەڵ گۆڕانکاریدان خەڵکی تورکیا باس لەوە دەکەن کە ئەردۆگان توانێتی کاری باش بکات بەڵام سیاستی ئێستا ئەردۆگان سیاستێکە کە بەدڵی خەڵکی تورکانیە بۆیە هەر هەمویان کۆک بوون لەسەر ئەوەی کە بچنە بەرەیەک بەرەی دژە ئەردۆگان و سەرکەوتوش بوون لەوە کۆمەڵێک خەڵکی زۆر جیاواز لە دەوری ئۆپۆزیسیۆنا کۆبوونەوە سەرڕای ئەوەی کێشەی زۆریان لە نێوان بوو تێبینی زۆریان لەسەر یەکتر هەبوو بەڵام توانیان یەک بگرن تەنها لە دیاریکردنی کاندید بۆ ڕکابەراتی ئەردۆگانە شکستیان هێنا کەمال کلژدار ئۆغڵۆ لە سیاسەتا زۆر زیرەکە لە حزباتی زۆر زیرەکە بەڵام ئەزمموی دەوڵەتداری نییە دەکرا ئەحمەد داود ئۆغڵۆ بە عەلی باباجان بە منسوور یاڤاژ بە ئەکرەم ئیمام ئۆغڵۆ بە ئەوانە هەمووان خەڵکی زۆر بەتوانان بە تایبەتی هەندێک لەوانە پێشتر لە نێو ئاکپارتی بووینە لە نێو ئاکپارتی کاری باشیان کردووە ئەو کات ڕەنگە دەنگدەرانی ئاکپارتیش دەنگیان پێدا بە بەڵام دیاریکردنی کەمال کلژدار ئۆغڵۆ کە ئەزمموی بەڕێوبرتنی لە تورکیانیا وای کرد کە شانسی ئەردۆگان زیاتر بێت لە ئێستا خەڵکی تورکیا نیگەرانن لەوەی کە ئەردۆگان دەرچووە بەڵام پێیان وابوو کە هێشتا شانسێکی دیکە بدەن بە ئەردۆگان باشترە لە بەرامبەر کلژدار ئۆغڵۆ لەبەرەوەی کلژدار ئۆغڵۆ ئەوەندە کەسێکی سەرکەوتو نابێتن بۆ نمونە لە مەڕەش کە چەقی بۆ مەلەرزەکەی تورکیا بوو لە هاوڵاتیەکیان پرسی لە گەڕیەکەما وتیان دەنگت بۆ بە ئەردۆگاندا دەڵێ من بۆ ئەوەی دەنگم ڕاستە ئەردۆگان هۆکار بوو ئەوانەی لە ئەردۆگان نزیک بوون هۆکار بوون بۆ ئەوەی کە باڵەخانەکانمان بڕوخێن کە وەکو پێویست دروستیان نەکرد بۆ سەرمادارانەی لە ئەردۆگان نزیک بوون بەڵام ئێمە قەناعەتشمان وایە کە ڕەنگە ئەردۆگان بتوانێت بۆمان دروست کاتەوە بەڵام کلژدار ئۆغڵۆ نا لە ئێستادا
ئەم 5 ساڵی داهاتوو 5 ساڵی زۆر زەحمەت دەبن بۆ تورکیا ڕاستە دوێنێ کۆشکی سپی ڕایگەیان کە ئێمە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ تورکیا دەکەین بزانین سیاسەتی لە بەرامبەر ناتوە چۆن دەبێت ڕاستە هەندێک وڵاتی عەرەبی چین ئێران چەند فەنزوێ لە هەندێک وڵاتی دیکە پشگیری و پشتیوانی خوان یاخود پیرۆزباییان لە ئەردۆگان کرد بەڵام وڵاتانی هەرێماتی وڵاتانی نێودەوڵەتی و خەڵکی تورکیا نیگەرانن لەوەی کە ئەردۆگان جارێکی دیکە دەبێتەوە سەرۆک چونکە ئەردۆگان هێشتا دوای 21 ساڵ تێر نەبووە لە دەسەڵاتە مەبەستیتی کە لەسەر ئاستی هەرێماتی لەسەر ئاستی نێودەوڵەتی جێپەنجەی خۆی دیاری بکات ئەوەی کە باز دەکرێت تورکیای عوسمانی نوێ کە ئەم دەستەواژەیە ئەحمەد داود ئۆغڵۆ داینابوو ئێستا ئەردۆگان کاری لەسەر دەکات بە دڵنیایی بۆ 5 ساڵی داهاتوو ڕەنگە دەست بۆ هەندێک کار بباتن کە لە تەوەقعاتی کەسدا نەبێتن تەنانەت لە ڕووی سەربازیشەوە ڕەنگە وابکە کە زەویەکانی یاخود خاکی تورکیا فراوانتر بکات هەر دوێنێ و پێرێ دەوڵەت بەهچەلی باسی ویلایەتی مووسڵ و کەرکووکی کرد باسی ڕۆژ ئاوای کوردستانی کرد باسی زۆر بابەتێکی دیکەی کرد بە تایبەتی کە ئێستا ئەردۆگان زۆر بەهێزە بۆتەوە سەرۆک 12 دەسەڵاتی هەیە دەسەڵاتەکانی ڕەهان هیچ وڵاتێکی دیموکراتی لە جیهانە و هیچ سەرۆکێک لە وڵاتە دیموکراتیانێک کە ئێستا لە جیهان هەن بەقەت ئەردۆگانە دەسەڵاتی نییە و دەسەڵاتەکانشی لە دەستور لە ڕاپرسیا لە پەرلەمانە تەصدیق کراوە لە ناو پەرلەمانی تورکیاشە لە کۆی 600 کورسی 320 کورسی هەیە ڕاستە پێویستی بە 37 کورسیە بۆ ئەوەی 3 لەسەر 5 کورسیەکانی پەرلەمانی تورکیا مسۆگەر بکات تاکو بتوانێت تعدیلی دەستور بکات چونکە یەکێک لە بەرنامەکانی ئەردۆگان ئەوەیە کە کۆتایی بە دەستوری ساڵی 1970 بێنێ کە لە ئەنجامی ئینقلابی ساڵی 1970 ئەم دەستورە نووسراوە کە تێبینی زۆری لەسەرە کە کورد و ئۆپۆزیسیۆن و هەمویان تێبینیان لەسەر هەیە ئەردۆگان مەبەستیتی دەستورێک لە ماوەی ئەم 5 ساڵەیە دەستورێک بنووسێتەوە کە بەدڵی خۆی بێت وەکو ئەو یاسای هەڵبژارنەی کە ساڵی ڕابردوو خۆی و دەوڵەت بەهچەلی و مەهەپە نووسیانەوە 14 مادەیان گۆڕی کە بە شێوەیەک یاسای هەڵبژارنەکانی تورکیان گۆڕی لە بەرژەوەندی خۆیان بوو و قازانجیان کرد سەرڕاوی 149 دەنگەکانیان بر بەڵام توانیان 300 کورسی زیاتر بن 323 کورسی بن ئەردۆگان پێویستی بە لە پەرلەمان پێویستی بە 37 کورسی دیکە هەیە بەڵام بە هەموو شێوەک لە شێوەکان لە ئێستا ئەردۆگان بەهێزترین سەرۆکە لەسەر زەمینە باشە کاک جێگەر ئەو نزیکیەی دەنگی ئۆپۆسیۆن وەردوغان ینی پێ دوایە هیچ شتێک لە ڕوانین وەردوغان نەگۆڕێ ینی بیر لەوە بکاتەوە کە وەردوغانی کە چەندین هەڵبژاردن بە دوای یەکە خەڵک هەڵی دەبژێرێ دەنگی پێدەدا بەڵام ێستا سەرڕای ئەو دەسەڵاتە زۆر و فراوانە و هێزە زۆرەی کە هەیەی لە تورکیا بەڵام ئۆپۆسیۆنێک دروستە بێ کەسایەتیەک کەوەکو تو ئاماژەت پێکرد کەسایەتێکی زۆر بەهێزیش نییە بەڵام دەنگەکانی زۆر نزیکە لە دەنگی ئەردوغانەوە ئەمە پێدوانی هیچ گۆڕانکارێک لە سیاسەتی ئەردوغاندا دروست بکات یان نا ئەوەی کە ئەردوغان ڕوانینی خۆی لەسەر دژایەتی کورد و ئەوە بنیادناوە و دوێنێش لە قسەکانی ئاماژەی پێکە دوای سەرکەوتنەکەی دەڵێمە ئاوارەکان دەگەڕینەوە سووریا بەڵام لەو ناوچانە نیشتەجییان دەکەین کە ناوچەی کوردینەوەی کە بە ناوچەی کوردنشین بەناوبانگن ناسراون و شاری کوردین دەڵێ لەوانە کەمپیان بۆ دەکەین و هەر دوێنێ ئاماژەی بەوە کرد دەڵێت تا من لە دەسەڵات دابم سەلاحەدین دەمیرتاشی تیرۆریز ناتوانێت ئازاد بێ و ڕزگار بێ و لە بەندی خانە بێتە دەرەوە کاکە ڕانکو لە ئێستادا 12 میلیۆن و 500 هزار دەنگدەری تورک بەشداری پرۆسەی هەڵبژاردنیان نەکردیان و 26 میلیۆن هاوڵاتی تورکیا دەنگیان دژی ئەردۆگان داوە ئەردۆگان سەرڕای ئەوەی کە دەسەڵات و هەموو شتێک لە بەرژەوەندی خۆی بوو لە گەڕیەکەمیشە زۆرینەی پەرلەمانی برد سەرڕای ئەوە تەنها چەند سەد هزار دەنگێکی زیاد کرد و دەنگەکانی نەگەیشتە 28 میلیۆن ئەمە ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی کە ئەردۆگان و پارتەکەشی بزانێت کە لە ئێستادا زۆرینەی خەڵکی تورکیا دژی ئەردۆگانن زۆرینەی خەڵکی تورکیا پێیان وایە کە پێویست بوو گۆڕانکاری بکرێت و کۆتایی بەدەسەڵاتی 21 ساڵی ئەردۆگان بێت کۆمەڵی کێشە هەن لە تورکیا ئەگەر ئەردۆگان دەستیان بۆ بات چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئەوە ڕەنگە بە شێوەک لە شێوەکان بتوانێت کێرفی جەماوەری خۆی تۆزێ بەرز بکاتەوە ئەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیانی تورکیاەوە بێت ئابوووریە خەڵکی تورکیا زۆر گرنگی بە ئابووری دەدەن پێیان وایە ئابووری بنەمای دەوڵەتە سیاست دەبێت لە خزمەتی ئابووریدا بێت سیاسیەکان دەبێت کار بکەن بۆ ئەوەی ئابووری
وڵات باش بێتن بۆ ئەوەی جارێکی دیکە متمانەی پێ بدەنەوە بە تایبەتی کە لە ساڵی داهاتووە دوای 11 مانگی دیکە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بەڕێوە دەچێت کە ئەردۆگان و ئاکپارتی مەبەستێتی شارەوانیەکانی ئەستەمبول و ئەنقەرە بباتەوە ئزمیر زەحمەتە بباتەوە. ئەگەر لە پرسی ئابووریا ئەردۆگان بتوانێت هەندێک گۆڕانکاری بکات کە ئەمڕۆ بەیانی دیسان لیرە تۆزێکی دیکە دابەزی کە گوتارەکەی دوێنێ ئێوارەی وتی ئێمە سیاسەتی سەربازیمان ئەوەی کە لە ڕۆژ ئاوای کورسانە ئەوەی کە لە باشووری کوردستانایە و لە شوێنەکانی دیکە درێژە پێ دەدەین کە لە 18 وڵاتە ئێستا تورکیا بنکەی سەربازی هەیە ئەگەر لەسەر ئەو سیاسەتەی کۆنەی خۆی پێشووی خۆی بەردەوام بێتن ڕەنگە لانگرانی لە کەمی بدات لە زیادە نەدات لە بابەتی ئابووریا بتوانێت چاکسازی بکە و هەندێک خۆشگوزەرانی بۆ خەڵکی تورکیا بێنێت ڕەنگە بە شێوەک لە شێوەکان بتوانانی کێرفی جەماوەرەکەی زیاد بکات لە بابەتی ئاوارە لە ئێستا ڕێژەی بێکاری لە تورکیا لە 100 ئەمە پەیوەندی بەوەیە کە 3 ملیۆن و 800 هزار ئاوارەی سووری بە بڕەپارێکی زۆر کەم کار دەکەن ئەوە وای کردووە کە گەنجی تورک لە ماڵی دابنیشێ بەڵام گەنجی سووری بە 200-300 دلاری مانگانە بتوانن کار بکەن ئەگەر لە بابەتی ئاوارەکان بتوانێت لەگەڵ سووریا لێک نزیک بوونەوەیەک هەبێت کە ڕەنگە رووسیا قسەی خێری تێدا بکات و لە ماوەیەکی نزیکدا ئەردۆگان و بەشار ئەسەدیش بەیەکەوە دابنیشن بە تایبەتی دوای بۆ بەشار ئەسەد دەرکەوت کە ئەردۆگان جارێکی دیکە بووە سەرۆک و بتوانن بەشێک لە ئاوارە سووریەکان بگەڕێنەوە سووریا ڕەنگە دیسان ئەمەش لە بەرژەوەندی ئەردۆگان بێ و کێرفی جەماوەرەکەی زیاد بکات لە بەرامبەر پرسی کووردا دوێنێ ئەردۆگان زۆر تون بووە هەر سەرەتای قسەکانی بە سەلاحەدین دەمیرتاشی وەکو خۆی ناوی ناتیرۆرز باسی لەوە کرد کە 51 کەس بە لە دیاربەکر بەهۆی سەلاحەدین دەمیرتاشەوە کوژراوە تا ئێمە لە دەسەڵات بین ئەمانە نابێ لە زیندان بێنە دەرەوە ئەمانە پێشبینی زۆر خراپن ئەمە وا دەکا کە ئێمە بڵین کە لە شارە کوردیەکانە بە تایبەتی ئەو شارانەی کە بربەتروکردن نەکەوتون ئەو 11-12 شاری وەکو دیاربەکر و وان و مێردین و ئەوانە ڕەنگە باردۆخەکە خراپتر بێتن ئەوەی پەیوەندی بە قەیمەکان بێ ئەوەی پەیوەندی بە ئەو هەموو خەڵکە بێ کە لە ئێستا لە زینداندایە بە شێوێ بە هەموو شێوێک لە شێوەکان لە گوتاری دوێنێی ئەردۆگان چ ئەو گوتارە بچووکەی لە ئەستەمبۆڵ دای و ئەو وتارە دوور و درێژەی لە ئەنقەرە دای کە ئەردۆگان پێداگرە لەسەر سیاسەتی ڕابردووی خۆی ئەو سیاستەی کە دوای 2013 یان دوای 2016 درێژەی پێ بدات ئەمەش مانای ئەوەیە کە ڕەنگە کێرفی جەماوەرەکەی زیاد نەکاتێن و ئەمە وا بکاتن کە تورکیا تووشی کێشەی زیاتری بکاتن ئابووری تورکیا زیاتر بەرەو داڕوخان بڕوات ساڵی ڕابردوو هەڵاوسان گەیشتە 180 ڕاستە ئێستا 152 پوینت هەندێکە بەڵام ئەمە ژمارەی زۆر بەرزە بێکاری دیسان زۆر بەرزە باجەکان زۆر قرس بوونە هەرچەندە لە بابەتی وزەیە ئەردۆگان لە ماوەی چەند مانگی ڕابردووە هەندێ مژدەی خۆشی بە خەڵکدا و بەکرداریش سەلماندی ئەوەی پەیوەندی بە غازی سروشتیەوە بێ لە دەریای ڕەشا کە ساڵانە تورکیا 40 میلیارد دلار لە غازی سروشتیا خەرز دەکاتن غاز لە ئەرمەنستان و لە ئێران و لە رووسیا لەوانەوە هاوردە دەکات ئەگەر بتوانێت ئەو غازەی دەریای ڕەش لە ماوەی ساڵێکا کە ئێستا دەستی بە گواستنەوەی کردیە بۆ سەروشکانی ئەوە ساڵانە 20 میلیارد دلار بۆ خەزینەی دەوڵەتی تورکیا کەم دەبێتەوە زیاد دەبێ ببورن ئەمە وا دەکا کە کێرفی جەماوەرەکەی هەندێک بەرزتر بێتن بۆیە ئێمە ئەوەی کە ئاگاداری باردۆخەکەین کە لە ماوەی ڕابردووشا لەوێ بووینە پێشبینی دەکەن کە ئەردۆگان گۆڕانکاری لە سیاستەکەی ڕوونەدات بە ڕووە ئیجابیەکەی سپاس کاک جێگەر سپاس بەڕوونکردنەوەکانە سپاس کە لەگەڵمان بووی